26 ساڵە هاوڕێی کامێراکەیەتی. دەیان چیرۆکی تاڵ و شیرینی لە ڕێگەی چاوی کامێراکەیەوە تۆمار کردووە کە بۆ هەمیشە دەمێننەوە. من تقریبا لە ساڵی 95ەوە کامێرەم کڕی وەکو شخصی خۆم بەکارمێنە، بەڵام لە ساڵی 97 تقریبا 26 ساڵە وەکو فۆتۆگرافەر و ئیش لە ئیشی فۆتۆ لە کامێرا ئیشەکەم. وەڵای خۆی کامێرە و فۆتۆ خولیا و ئارەزووە، هەر لە مناڵی ئەم خولیا و ئارەزووەم زۆرە بوو، یعنی بە ئاواتەوە کە کامێرەیە بکڕم تەنیا کامێرێکی بچووکیش بکڕم بەدەستمەوە بێ. ئێستا لەخوا بەزای بێگەشتم بە ئاواتەکەم. لە ڕۆژی جیهانی وێنەگرتنی فۆتۆگرافیدا نامیق فایق وەک فۆتۆگرافەرێکی دانیشتووی هەڵەبجە دەڵێت فۆتۆگرافران هیچ پشتیوانی واوکاری ناکرێن، ئەوەی هەیە لەسەر گیرفانی خۆیان دەیکڕن. ئەوانش کە زیاتر ئیشی فۆتۆگرافیەکەن هەمووی بە خولیا حەز زۆربەی زۆرینە، یعنی بەشی زۆری بە خولیا و ئارەزوویەتە ناوینەکە کە دەسەهاتە ڕەسمگرتن. ئێمە کۆمەڵی وێنەگرانمانەیە، ئەو کاتەکە بێ هەوێ دەرکا لەوێ پێیان ئەڵێ ئارەزوویەکی ئاوامەیە، ئەڕواتە لای ئەوان دەورەی بۆ ئەکەنەوە، دەورەی بۆ ئەکەن تا ڕای فێرکاری چۆنێتی ئیشکردنەکەی فێرەکەن لە بواری کامێرا بێ یا فۆتۆشۆپا بێ. دوای ئەوە هەڵستن بە پێدانی مۆڵەت، بەڵام وەکو کامێرا وەکو کڕینی کامێرا وەکو هاوکاری مادی و ئەمانە نییە. هەموو کەسە بێت لەسەر شانی خۆی هەوڵ بە کامێرە بکڕێ، هەر شتێکی پێداویستە بکڕێ ئەبێ خۆ هەوڵ بێ. دەڵێ ئەمە شتێکە وەکو ئاهان بڵێنەوە مناڵە خەوتووە، مەسلێکی پێشینانەیە، ئەگەر خەویە ژەرسەرە بۆچێ، ئەگەر برسیتە بێ خۆرە بۆچێ. ئەو مناڵە خەویە، ها باوکی لە حیمێک لای دەراوسی دوکانەکەم سێکەم هەر بەسەر دەرگای سیارەکە خەوی لێکات بۆ خێرا ڕام کرد کامێرەکە مێنە ڕەسمێکیم کرد بۆ نمونە و کۆڵبەرانە و ئەوانەی کە بە قاچاقییان کرد، بە تایبەت ڕۆشتم لێرە بۆ هەوارە کۆنەوە کاتەوە مەرزە ئیشە کرد، بە تایبەت ڕەسمگرتون بۆ 19 ئابی هەموو ساڵێک یادی ڕۆژی جیهانی وێنەی فۆتۆگرافی دەکرێتەوە. لەسەر ئاستی دنیا جۆزێف نیپس و لوئیس داغبەر هەردووکیان فەڕەنسی بوون و یەکەم جار لە ساڵی 1939 توانیان دۆزینەوە بۆ ئامێری وێنەی فۆتۆیی بکەن. لە مێژووی کوردیشدا یەکەم وێنەگر و فۆتۆگرافەر محەممەد یوسف غەزنەویە یەکەم وێنەی لە ساڵی 1912 لە ناوچی بادینان گرتووە. لە ئێستادا فۆتۆگرافەری بۆتە پیشە و خەڵکانێک لە ڕێگەی فۆتۆ و کامێراکانیانەوە بژێوی ژیانیان دابین دەکەن. بەشێکیش تەنیا بۆ حەز و خولیا فۆتۆی جۆرا و جۆر تۆمار دەکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.